کڵاو ڕێز بۆیەوە بینەرانی خۆشەویستی تەلەڤیزیۆنی کۆمەڵە بە یارمەتی هاوڕێیانی هاوکارم لە خزمەتەوەی عەزیزان بۆ پێشکەشکردنی گەشتی هەواڵەکانی ئەمڕۆ هەینی. سەرەتا سەردێڕی گرنگترین هەواڵەکان. ناڕەزایەتی خەڵکی ئیلام لە ئاستنەبوونی ئیمکانات لە نەخۆشخانەیە و شارە. کۆبوونەوەی بنەماڵە یان بەختکردووانی سنە لە بەهەشت محەممەدی. خۆکوژی دوو کرێکار لە پێترۆشیمی 4 لە ئیلام. کۆبوونەوەی دەرمانسازەکانی ئیسفەهان لە بەردەم وستانداری یان لە دەستدانی وەرزشوانێکی کرێکار لە ئەندیمشک. خۆپیشاندانی خەڵکی فەڕەنسا دژ بە پەسەندکردنی یاسای تازەی کۆچبەری و ڕێپێوانی ناڕەزایەتی چاپگەرەکانی ئەرژەنتین دژ بە دەوڵەت. درێژەی هەواڵەکان. ناڕەزایەتی خەڵکی ئیلام لە ئاستنەبوونی ئیمکانات لە نەخۆشخانەیە و شارە. بە پێی هەواڵی گەیشتوو ڕۆژی پێنجشەممە 30 سەرماواز دانیشتوانی شاری ئیلام لە ئاستنەبوونی ئیمکانات و خزمەتگوزاری لە نەخۆشخانەیە و شارە ناڕەزایەتیان دەربڕی. بە پێزانیاریەکان نەخۆشخانەی ئیلام تەنیا یەک ئامێری MRI هەیە و خەڵک نۆرێ 2 بۆ 3 مانگ وەرزەگرن. جگەل لەو ئامێرە دەوڵەتیە ئامێرێکی دیکەی خصوصیش لە نێو شاری ئیلامدا هەیە، بەڵام هەزینەکەی زۆر گرانە و خەڵکی هەژار ناتوانن کەڵکی لێ وەربگرن. بە وتەی هاوڵاتیان شارستانی ئیلام بە شارۆشکە و گونجەکانی تەنیا 2 ئامێری MRI هەیە و ئەمە شایانی خەڵکی ئەو شارە نییە و کاتێک سەردانی نەخۆشخانە دەکەی تەنیا قەرەباڵغی دەبینی. کۆبوونەوەی بنەماڵە یان بەختکردووانی سنە لە بەهەشت محەممەدی. بە پێی هەواڵی گەیشتوو ڕۆژی پێنجشەممە 30 سەرماوەز هاوکات لەگەڵ شەوی هێڵدا بنەماڵەی یان بەختکردووانی شۆڕشی ژینە لە شاری سنە وێڕای کەش و هەوای ئەمنیەتی لەسەر مەزاری ئازیزیانیان لە بەهەشت محەممەدی کۆبوونەوە. بە پێی راپۆرتە بنەماڵەی داخوازان و خەڵکی ئازادی خوازی سنە هاوکات لەگەڵ شەوی هێڵدا لەسەر مەزاری یان بەختکردووانی شۆڕشی ژینە لە گۆرستانی بەهەشت محەممەدی کۆبوونەتەوە و وێڕای ڕێزگرتن لە یاد و بیرەوەری ئازیزانیان پەیمانیان لەگەڵ هاواتەکانیان نوێ کردوێتەوە. خۆکوژی دوو کرێکار لە پێترۆشیمی 4 لە ئیلام. ڕۆژی پێنجشەممە 30 سەرماوەز دوو کرێکاری لەسەر دەرکراوی پێترۆشیمی 4 لە پارێزگای ئیلام لە ناڕەزایەتی بە دۆخی خراپی مایشەتی لە نێو مەحاوەتەی شیرکەتدا خۆیان هەڵواسی. بە پێڕاپۆرسەکان دوو کرێکاری پێترۆشیمی 4 بەناوەکانی جەواد نەورۆزی و مستەفا عەباسی لە ناڕزایەتی بە بکارکردن و نەزانی جاخوازیەکانیان لە نێو مەحاوەتەی شیرکەتدا خۆیان هەڵواسیوە. بە پێدوانی زانیاریەکان ئەو دوو کرێکارە لەلایەن هاوکارەکانیانەوە ڕزگار و ڕەوانەی نەخۆشخانەکراون، بەڵام باری تەندروستیان ناجێگیرە. شایانی باسەکە لە ماوەی 1 ساڵی ڕابردوودا نزیک بە 6 کرێکاری ئەو شرکەتە لە ناڕزایەتی بە دەرکردنیان لەلایەن ڕەحمەتوڵڵاهی جێگیری حراسەتی و بەڕێوەبەری جێبەجێکەری پێترۆشیمی گەرشاسبی کۆساییان بە ژیانی خۆیان هێناوە. دەگوترێ ڕەحمەتوڵڵاهی یەکێکە لە ئەنجامە سەرەکیەکانی ئیدارەی سڵاتی ئیلام و ماوەی 13 ساڵە وەک جێگیری بەڕێوەبەری ئەو کۆمپانیایە کار دەکات و مافی کرێکاران پێشێل دەکات. برینداربوونی کۆڵبەرێک لە سنووری بانە. ڕۆژی چوارشەمە 29 سەرماوەزی 1402 هەتاوی کۆڵبەرێکی خەڵکی سەقز بە ناوی محەممەد وەکیلی بە تەقەی هێزەکانی ڕژیم لە سنووری ئەنگەژاڵی بانە بریندار کرا. بە پێ راپۆرتی کۆڵبەر نیوز شەوی چوارشەمە کۆمەڵە کۆڵبەر لە سنووری ئەنگەژاڵی بانە کەوتنە بۆسەی هێزەکانی ڕژیم و ڕاستەوخۆ تەقەیان لێکرا. لە ئاکامی ئەو هێرشەدا کۆڵبەرێکی خەڵکی سەقز بە ناوی محەممەد وەکیلی بە سەختی بریندار و ڕەوانەی ناخۆشخانەکراوە. کوژران و برینداربوونی 19 کەس لە دوو ڕووداوی هاتوچۆ لە بۆکان و نەهاوەند. ڕۆژی پێنجشەممە 30 مانگی سەرماواز بەهۆی پێکدادانی نێوان چەند ئۆتۆمۆبیل لە مێحوارەکانی بۆکان میاندوا و نەهاوەند فیروزان 7 کەس گیانیان لەدەستداوە و 12 کەسی دیکەش بریندار بوون. بە پێ راپۆرتەکان لە ڕووداوێکی هاتوچۆی زنجیرەی لە مێحوەری بۆکان بۆ میاندوا و 9 هاوڵاتی بە سەختی بریندار و ڕەوانەی نەخۆشخانە کراون. لە ڕووداوێکی دیکەدا لە جادەی نەهاوەند بۆ فیروزان لە پارێزگای هەمەدان کامیۆنێک و ئۆتۆمبیلێکی سەواری بەریەک کەوتون و بەهۆیەوە 7 کەس گیانیان لەدەستدا و 3 کەسی دیکەش بە سەختی بریندار بوون. کۆبوونەوەی دەرمانسازەکانی ئیسفەهان لە بەردەم وستانداری. ڕۆژی پێنجشەممە 30 سەرماوەز کۆمەڵێک لە دەرمانسازەکانی پارێزگای ئیسفەهان لە ناڕەزایەتی بە دۆخی خراپی پیشەی لە بەردەم وستانداری کۆبوونەوە.
دەرمان سازەکانی ئیسفەهان لە ئەسگرانی و نایابوونی دەرمان ناڕازین و دەڵێن عرض بۆ هاوردەکردنی دەرمان دابین دەکرێت و دەرمان مەشمولی تەحریمەکان نابێت، بەڵام مافیاکانی دەرمان ئەرز وەردەگرن، دەرمان هاوردە دەکەن و لە بازاری ڕەشدا بە چەند هێندەی نرخەکەی دەیفرۆشن و کەس بە دوواداچوونیان بۆ ناکات. کۆبوونەوەی دادخوازان لەسەر مەزاری عیرفان خەزایی لە تاران. ڕۆژی پێنجشەممە 30 سەرماوەز بنەماڵەی دادخوازی عیرفان خەزایی و کۆمەڵک لە دۆستانیان لەسەر مەزاری ئەو هەمیشە زیندووە کۆبوونەوە. بە پێی زانیاریەکان بنەماڵەی عیرفان خەزایی و کۆمەڵک لە خەڵکی ئازادیخوازی تاران هاوکات لەگەڵ شەوی هەڵدا لەسەر مەزاری ئەو هەمیشە زیندووە کۆبوونەوە و ڕێزیان لە بیرەوەریەکانی گرت. عیرفان خەزایی ڕۆژی 30 خەرمانانی 1401 هەتاوی و لە ڕەوتی شۆڕشی ژینە بە تەقێزەکانی ڕژیم لە شاریاری تاران گیانی بەخت کرد. یان لە دەستدانی وەرزشوانێکی کرێکار لە ئەندیمێشک ڕۆژی پێنجشەممە 30 سەرماوەز وەرزشوانێکی کرێکاری خەڵکی ئەندیمێشک بە ناوی ئومێد پایدار لە کاتی کارکردندا بەوەی گازگرتووی گیانی لە دەستە. بە پێ راپۆرتەکان ئومید پایدار پاڵەوانی وەرزشی زۆرانبازی لە وڵاتی مەجارستان لە ساڵی 2021 بووە و بەهۆی هەژاری بنەماڵەکەی ڕۆی لە کرێکاری کردووە. ئومید هاوڕێ لەگەڵ باوکی لە نەو خێوەتێکدا لە بینایەکی نیوەکار خەریکی پشودان بوون و ئومێد بەهۆی گازگرتووی گیانی لە دەستاوە. سەپاندنی سزای زیندان بەسەر نەفیسا سەعادەتیار شارۆمەندی بەهایی خەڵکی گورگان. بە پێ راپۆرتی ناوەندەکانی مافی مرۆڤ نەفیسا سەعادەتیار شارۆمەندی بەهایی خەڵکی گورگان لەلایەن لەقیەکی دادگای ئینقلابی ئەو شارە بە 1 ساڵ زیندانی تەعزیری و کۆمەڵێک سزای تەکمیلی مەحکوم کراوە. نەفیسا سەعادەتیار بە تۆمەتی تەبلیغ دژی نظام بە 1 ساڵ زیندان و 4 ساڵ بێبەشبوون لە مافە کۆمەڵایەتیەکان مەحکوم کراوە. ناوبراو هاوڕێ لەگەڵ هاوژینەکەی بە ناوی پویا ئەمری سەرەتای مانگی ڕەبەندانی ئەم ساڵی ڕابردوو لەلایەن ئیدارەی اطلاعاتەوە دەست بەسەر و دواتر بە دانانی وەسیقەی 500 میلیۆن تمەنی بە شێوەی کاتی لە زیندان ئازاد کرابوون. خۆپیشاندانی خەڵکی فەڕەنسا دژ بە پەسەندکردنی یاسای تازەی کۆچبەری. ڕۆژی چوارشەمە 29 سەرماوەز سەدان شارۆمەندی فەڕەنسەوی لە شاری ڕێن ڕژانە سەرشەقام و دژ بە پەسەندکردنی یاسای تازەی کۆچبەری لەلایەن مەجلیسیە وڵاتەوە خۆپیشاندانیان کرد. پەرلەمانی فەڕەنسا ڕۆژی سێشەمە 28 سەرماوەز بە زۆرترین دەنگ یاسای تازەی کۆچبەری کە لەلایەن حیزبە ناسیۆناڵیست و ڕاستڕەوەکانەوە پێشنیار کرابوو پەسەند کرد. بە پێو یاسایە وەرگرتنی پەنابەر وەکو هێزی کار یان خوێندکاری زانکۆ لەوە بە دواوە سەختتر دەبێت. هەروەها خزمەتگوزاریە کۆمەڵایەتیەکان و بیمە لە یاسای نوێدا بۆ پەنابەران کەم کراوەتەوە. و دوایین هەواڵ ڕێپێوانی ناڕەزایەتی چەپگەرەکانی ئەرژانتین دژ بە دەوڵەت. ڕۆژی چوارشەمە 29 سەرماوەز سۆسیالیستەکانی وڵاتی ئەرژانتین لە ئەس بڕیارەکانی دەوڵەتی تازای وڵاتە بۆ ڕیازەتی ئابووری ڕژانە سەر شەقام و خۆپیشاندانیان کرد. بە پێ راپۆرتەکان هەزاران سۆسیالیست و خەڵکی مەدەنی لە وڵاتی ئەرژانتین پاش بە دەسەڵات گەیشتنی خاویێر میلی سەرۆکۆماری پۆپۆلیست و ڕاستگەرایە وڵاتە لە بۆینس ئایرس پایتەختی وڵاتە خۆپیشاندانیان کردو ناڕەزایەتی خۆیان لە ئاسی سیاسەتی خصوصی سازی سەنعەت، ئاساییکردنەوەی یاسا بۆ سەرمایەدارانی بیانی، ئازادکردنی نرخەکان و کەمکردنەوەی هەقدەستی کرێکاران و کارمەندان نیشاندا. بینەرانی خۆشەویست گەشتی هەواڵەکانتان پێشکەش کرا هەر شاد و کامەران.